بەناوی خوا و ستاوتان لە ببینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە دیدەنی ئێوە شاد بوومەوە. ئەزیزانم ئەمڕۆ لە یەکێک لە مۆڵاغانین لە شاری هەولێر و لە هاوڵاتیان دەپرسم گرنگی هاوڕێ لە چیدایە؟ لەبەرچی زۆر جار دەبینی ئەوەنەی مرۆڤەکان متمانیان بە هاوڕێکانیان هەیە، متمانیان بە خزمەت نزیکەکانی خۆیان نییە. هۆکاری چی ئەوەنەی گرنگی بە هاوڕێ دەین و گرنگی بە خزم نادەین؟ ئەزیزانم تاوتوێم دوو پرسیارە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم و من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. لە تۆ زیاتر برادەری گیان من کێشەگەبم دەڵێم زیزمە باوەڕی خەمڕەوێ ناکەم. هاوڕێ چەند گرنگە بۆ مرۆڤ تا چەند گرنگە مرۆڤ هاوڕێیەتیە بێت و هاوڕێیەکانی بەردەوام کۆمەڵ هاوڕێ بێت لە دەوروبەریدا بن. بێگومان هاوڕێ سەرەوەتی دنیاە، هەمومان هاوڕێتی فێرەشت دەبین. هاوڕێ چاک ئەگەر بێ و بەشەر هاوڕێکی باشی هەبێ کەواتە ڕێچکەی ژیانی بەرەو باشی دەڕوا، بەڵام بە پێچەوانەوە ئەگەر هاوڕێی خراپ هەبوو تووشی زۆر کۆسپ و تەلار دەبی. بامان شێو بەڕای من هاوڕێ سەروەتە، هاوڕێ دۆستە، هاوڕێ خزمە، هاوڕێ بابە، هاوڕێ داکە. باشی کەسەکە یان خراپی کەسەکە پێیوەستە بە هاوڕێکەوە تۆ مەبەستە ئەوە بگەێنێڵی هاوڕێکی باشە بێت تۆ باشە بیت و هاوڕێکی خراپێ بێت ئەگەری زۆری هەیە تۆ خراپ بی. بێگومان تو ئەگەر هاوڕێک تەبێ هاوشێوەی خودبی بەرەو کاری چاک بکە تۆش بە هەمان شێوەی کاری چاک دەکەیت. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە هاوڕێکەت خراپ بکە تو بەردەوام لەگەروی ئەوەندە لەگەروی لەگەر برا و باوک و خزمەکانی خۆنی بێگومان هاوڕێ واتە ژیان، واتە دنیای ئەو دنیات و دنیای قیامەشت. هەموو کەس پێویستە لە ژیاندا هاوڕێ هەبێت. هاوڕێ کەسێکی گرینگە لە ژیانی مرۆڤدا بۆ ئەوەی ینی بۆ نمونە تۆ لەوانەیە لە ژیان باش تێ نەگەی، هاوڕێکی باش هەبێت لەوانەیە لە ژیان باش تێت بگەێنێ. هاوڕێ گرینگە لە ژیانی مرۆڤدا. ئەمجا هاوڕێش جۆری هەیە، هاوڕێ باش هەیە، هاوڕێ خراپ هەیە. ئەمجا ئەگەرێتەوە سەر کەسەکە پێویستە هاوڕێک هەڵبژێرێ کە گۆڕانکاری بکە لە ژیاندا وە سوودی پێ بگەێنێ. هاوڕێ دەتوانێت ڕێڕەوی ژیانی تۆ دیاریکە، یانی ئەگەر یەک لە هاوڵاتیان کە لێدوانم لێ وەرگرت وتی گەر هاوڕێکەم باش بێ کەواتە منیش باشم، گەر هاوڕێکەشم خراپ بێ کەواتە منیش خراپم. تۆ تا چەند لەگەڵم وتەیەدای؟ بەڵێ تەمان ڕاستە، هەروەکو چۆن خۆشەویستی ئەفەرمێ سەڵ عەلەیهی وسەلەم ئەڵێ ژیان ینی تۆ ژیان لەسەر هاوڕێتە، کە هاوڕێکە چۆن بوو تۆ ژیان دوایە. ئەڕێ هاوڕێ لەسەر دینی هاوڕێیە. هاوڕێ نیوەی ژیانتە، ئەگە ئەو نیوەیە نەبی سابکە توش نیوەی لە ناو ژیاندا. چەند هاوڕێت هەیە لە هاوڕێ نزیکەکانە، یانی ئەوانەی کە بەردەوام لەگەڵینە؟ هاوڕێ نزیکی من کاگرایدە داکە هاوڕێمە ڕاستی تا چەند ماڵەوە هەموو شتێکمە نیوەی ژیانمە. تا چەند دڵخۆشی کە هاوڕێیەکی ئاوات هەیە بەردەوام لەگەڵی دای و لە خۆشی و ناخۆشەکان هاودەمتا؟ بەخوا حساب دەکەم ژیان بەخۆی نیوەیەک بە تەنیابی، نیوەکەی ترم ڕایدە، ینی واز دەکەم تاو ژیان مێستە کام لە لەبەر ڕایدێڕەوە. ینی گرنگی هاوڕێ لە چیدایە؟ تۆ ئەگەر هاوڕێکە و خوانەکە ئینشەڵا هەر ساغ و سەلامە دەبن بۆ یەک و بەیەکەوە دەبن، خوانەکە هاوڕێکە و لە دەست دەی هەستێکی چۆن هەبێت؟ بەخوا ئەجەوە نیوە ژیان دەڕۆ، لە نیوە دەمینێت ژیان، نیو شەخص دەمێت، نیو مرۆڤ دەبن لە ژیانمدا. چکە هاوڕێ نیوەی ژیانتە، ئەگە ئەو نیوەیە نەبی سابکە توش نیوەی لە ناو ژیاندا. چکە ئەو بە نیوەی ژیان تێ دەپەڕێت توش نیوەکەی تری، ئەت نیوەی باش دەکە ئەو نیوەی خراپ دەکە، ئەت نیوەی خراپ دەکە ئەو نیوەی باش دەکە، وێ لێ متەساوی دەبن بەرامبەریە، ئەلو یەک تاواکەر یەک دەبن. زۆر گرنگە ئێمە هاوڕێمان هەیە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ المەرء علی دینی خەلیلی، هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەیەتی. ئێمەش زۆر گرنگە هاوڕێی باشمان هەبی، لەگەڵ هاوڕێی باش هەڵبستین و دابنیشین. ئێستا هاوڕێی ئەم هاوڕێ خۆشەویستم نزیکەی 6 ساڵە 7 ساڵە دەیناسم پێکەوەینا، یعنی دانیشتن و خواردن و هەموو شتمان پێکەوەیە، چونکە ئێمە قوتابی داخلین، لە داخلی دەمینەوە، یعنی هەموو کاتەکان پێکەوە دەمینینەوە.
چەند گرینگە ئەو هاوڕێی کاڵیە بژێری ببێ بە هاوڕێی ژیانێت کەسێکی باش بێ ئایا یەکێک لە بەر لە تۆ کەسێکم جوان وتی ئێمە لەسەر هاوڕێکەمانین ئەگەر بێت هاوڕێکەمان باش بێت کەواتە ئێمەش باشین گەر هاوڕێکەمان پاشا خراپ بێ کەواتە ئێمەش خراپین تا چەند پێ دوای ئەم وتەیە ڕاست بێت واللهی تقریبا 150 پێم وایە ڕاست بێ چونکە نابی ئێمە هاوڕێی خراپ تەحسیرمان لێ بکە ئێمە دەبی هەمیشە هەوڵ بدەین کاریگەر لەسەر هاوڕێی خۆمان دروست بکەین بۆ ئەوەی هاوڕێکەمان باش بی ئەگەر ئێمە چەند باش بین وا باش هاوڕێکەمان لەمە باشتر بی یعنی نابی ئێمە هاوڕێتی کەسانی خراپ بکەین. تا چەند پێت وایە هاوڕێی گرینگە لە ژیانی مرۆڤ دەبێ هاوڕێی هەبێت بەڕاستی ینی من پێم وایە ئینسان بێ هاوڕێ ناشی ئەگەر کەسێک بێوێ دڵخۆش بێت لە ژیانە کەس دەبێت پێویستە هاوڕێک بەخۆی بگرێ چونکە هەموو خەفەتی ئەو هەیتی دەبێت لەو کەسێک تر باز بکە جا هاوڕێش ئەوەیە چه هاوڕێی خراپ بێت چه هاوڕێی باش پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمووێت المەرء علی دین خەلیلی جا بۆیە ئینسان بۆ ئەوەی بتوانێت دڵخۆش بی پێویستە هاوڕێیەکی باش بەخۆشی بگرێت نەک هەر کەسی خراپ. پێغەمبەر یانم حەدیثەی پێغەمبەر مەبەستی لەوەیە کە المەرء علی دینی خەلیلی فلینظر ئەحەدوکم من یخالیل واتە تۆ لەسەر دینی برادەرەکەیەتی سەیری هاوڕێکت کە بزانی چۆنی ینی بۆیە ئەوێت ئێمە بەر لەوەی کەسێک بکەین بە هاوڕێمان ئەبێ سەیریکەین و بزانین چۆنە ئەوە گرینگە بەڵێ حتمما ئێستا ئێمە بۆ ئەوەی بتوانین کەسێک بکەین بە هاوڕێی خۆمان یەکەم زاتی پێویستە سەیری دینەکەی بکەین ئایا لە ڕووی دینەوە چۆنە بۆ ئەوەی هەموو کاتێک کە تۆ لەگەڵ ئەودا بێت چ کاتی نوێژەکانە چ کاتی هەر کاتێکی تر لە خۆشی و لە خەم و خەفەتە هەموو کاتێک لەگەڵ ئەوە خوات بەبی بێ نەک ئەو هانت بدا بۆ کاری خراپە و بێتە هۆکاری ئەوەی تۆ خوای گەورە لەبیر بکەی و دینی ئیسلام لە چاو بخێت. گرنگی هاوڕێ لای تۆ چی دەگەێنێ ئایا هاوڕێ گرنگە لە ژیانی مرۆڤ ئایا تۆ وەکو گەنجێک پێویستە بە هاوڕێیە؟ بەڵێ هەموو کەسێک نەکو من و نەکو تۆ هەموو کەسێک پێویستی بە هاوڕەیەکی باش هەیە کە لەسەر بنەمای سیقە و خۆشەویستی ئەو هاوڕێتیە دامەزرێ نەوەک بۆ هەنێک کات ئێستاە برادری مەسلحەتە بینی یاکە لەبەر خاتری دوعانە بەیەکەوە سوڕێنەوە ئەو شتە دەبێت بە زووترین کاتۆ پێی بزانیت وازە و برادر بێنی بەس کاتێک کە هاوڕێی خۆشەویستی خۆت دۆزیەوە ئەو کاتە ئەزانیم هاوڕێتی مانای چییە. ئێستا من لەگەڵ هاوڕێکەم هاتوومە بۆ بەسەربردنی کاتی خۆش بەڵام ئەگەر بزانمەوە هاوڕێکی باشی من نییە و نازان ئاگای لە خەمەکانی من نییە من ناتوانم لەگەڵ یا بسوڕێمەوە ناتوانم لەگەڵ یا دەرچم بۆ هەموو شوێنێک بە تایبەتی هاوڕێی باش لە هەموو لایەنێک و گرنگە. تۆکو گەنجێک بە پێویستی ئەزانی هاوڕێتی کەسێ بکەین و بەردەوام لەگەڵە بێت و خەم و پەژارەکانی خۆتی لا باس بەڵێ باشە تا چەند لەگەڵەوەی یەکێک لە گەنجەکانم داوتی گەر هاوڕێکت باش بێ کەواتە خۆت باشی کە هاوڕێکە خراپ بێ کەواتە تۆش خراپی. ئەوە یاسایەکیە لە ژیانە و لە هەموو دنیای ئەو یاسای ڕووەدا هەر کەسێک کە باش بێ باشە دێتۆڕێ و هەر کەسێک کە خراپ بێ خراپە دێتۆڕێ. ئەگەر من برادری تۆ بم بە خراپە لە پشتەوە هەستێکی خراپم بەرامبەر دەبێ تۆش لە دڵی خۆتا هەستێکی خراپ بەرامبەر دەبێ بەرامبەری منە بێ بۆیە هاوڕێی باشدای من هەموو کەسێک کە گوێی لێ بووە جار وایە تەلەفۆنی بۆیەکەی ئەلێ وەڵی ئێستا من نوویستم تەلەفۆن بۆ تۆ بکەم ئەمە ڕێکەوت نییە ئەمە تەنها پەیوەندی دڵەکانە کە بەیەکەوە کۆنتاکتەکەن ئەمە پەیوەندی دڵە کە بەیەکەوە ئەلکێ ئەوەش تەنها بۆ خۆشەویستەکانە هیچ کاتێک تۆ ڕقت لە کەسێک ڕقێکت لە کەسێک بۆ هیچ کاتێ ناتوانێت لە دڵتەوە خۆشت بێت توانیتە هیچ کاتێ ناتوانانی بەس ئەگەر خۆشت بووە ئەویش ئۆتۆماتیکیان توی خۆشوێ ناتوانانی ئەگەر تۆ هەستەکەی ڕقت لە کەسێکە دڵنیا بە ئەو کەسە ڕقی لە توێ هیچ کاتێ ناتوانێت کەسێک کە تۆ ڕقت لێبێ ئەو خۆشتی بێ کە خۆشت دویست خۆش دەبێ و ڕقت لێبێ ڕقت لێبێ تەواو. وەڵای من خۆم خەڵکی کەرکووکم ڕاستەکەی و بیری هاوڕێکەمم کرد لە کەرکووکەوە بۆ لای هاتم و یەکەم کەسش تەلەفۆنم بۆ ئەو کرد چونکە یعنی هاوڕێیەکە بۆ من یعنی پشت و پەنامە یعنی پیاوەتیم لی دیوە یعنی یەکێکە بۆ من زۆر گەورەیە یعنی شتی وام لێ دیوە یعنی خزمەکانی خۆم بۆمیان نەکردووە بۆیە زۆر سوپاس شتێکم کەوا ئەوها هینە لەگە منایە یعنی ئەوها دڵی سافە و بە دڵێکی گەورە و لەگە منایە و لە کاتی ناخۆشی و خۆشیمە لەگەڵمایە. هاوڕێ لە ژیانی مرۆڤ پێویستە مرۆڤ هاوڕێکێ بێت و دەردە دڵەکانی خۆی لا بکات. بەڵێ بە تاکید تەنیایی بەس بۆ خودای گەورە باشە یعنی
مرۆڤ ناتوانێت ئەو شتە ئەچێتە باری دەروونەوە ئەگەر مەسەلەن یەکێک هاوڕێیەکی نەبێ یعنی لەگەڵیا بڕات بۆم لە شتێک بێ یان کەسێک نەبێ لەگەڵیا بێت تەنایی زۆر خراپە ینی کار دەکاتە سەر دەرونی کەسەکان بەتایبەت بۆ ئەم وتەی کە دەڵێ ئەگەر بێت و هاوڕێکت باش بێ ینی تۆش باش ئەگەر هاوڕێکت خراپ بێت واتە تۆش خراپی تۆ چی تێ بۆ ئەم وتەیە کە بەردەوام لە ناو ئێمەدا ئەی بیستی بەڵێ من وتەکە زۆر جوانە منالێم لایەنی باشەکەی بگری زۆر باشترە ینی بۆ هەموو لایەک لایەنی باشەکەی هاوڕێ بگری زۆر باشترە بۆ هەموو کەسێک سەرکەوتۆبی لە ژیانە وڵای هاوڕێ ئێستاە زۆر مەسلحەتیە بەس بە پول و پارە لەگەرتم پێ دوایە بەشێکی زۆری هاوڕێیان ئێستاکە هاوڕێتیەکەن هەمووی بۆ پول و پارەیە بەڵێ زۆری شەنا ئەوی دەڵێ لەگەڵ تۆمە یعنی بەس بە مەسلحەتی پارە لەگەڵتم ینی هاوڕێ باش نەماوە نەمەوە هۆکاری چییە کە هاوڕێی باش نەماوە ئایا زەمانە خراپەیان خەڵکەکە خۆی خراپ بووە وڵای خەڵکەکە خۆی گۆڕاوە لە هەموو شتێکمان زۆرە کەس قەناعەتی نەماوە تۆکو خۆت هەزەکەی و هاوڕێیانێک هە لە چوار دەوری تۆن و هاوڕێتێکە لە پێناو پارە بوون بە هاوڕێی تۆ وڵای زۆری هەنا چۆن هاوڕێتی کەسەکەی لە پێناو پارە بوو بە هاوڕێی تۆ وڵای من هاوڕێ هەم ناوێت یعنی نام ئەز ناکە بێت بە برادرم تۆش لەگەڵ ڕێی برادەکەتی کە دەڵێ بەشێکی زۆری هاوڕێیانەی کە ئێستا هاوڕێتی مەکەن هەمووی لە پێناو پول و پارەیە کەس ڕاستە قسەکەی جوانە هەموو ئێستاوی لاتە زۆری ینی هاوڕێی بەوەفا نەماوە وەڵا کەم بەخوای یعنی برادر ئێستام زۆری مەسلحەت شتی لەگەری دەنا سەر بەقەت و چاکۆش لەگەرت نابی بەس لە مەسلحەت ئێستا ئەوانەی کە هاوڕێتی تۆکەن تەنها لە پێناو مەسلحەتێکا لەگەڵ تۆ هاوڕێ هەرێکە نوع مەسلحەتە چیە ستای وای لۆ چاکەی وای لۆ خراپە هیوای لۆ پارە لۆش هەموو شتەکە یعنی لۆ شتی باش و برادراتی نییە هاوڕێ نیوەی ژیاندا ئەگە ئەو نیوەیە نەبی سابکاتش نیوەی لە ناو ژیاندا حەزم لێ بپرسم هاوڕێ گرنگتریان خزم پێویستە ئێمە زیاتر دۆستایەتیمان لەگەڵ کامیان زیاتر بێ هاوڕێکانمان یان خزمەکانمان بێگومان هاوڕێ دەرەوە هاوڕێ ماڵەوەشی هاوڕێ ماڵەوە خزمەکەیە برایەکەیە خوشەکەی داکەیە هاوڕێ دەرەوەش ئەو هاوڕێ بە وشەی مانای پێی دەڵێن برادر مانای برای دەرەوە کە دڵی برای دەرەوە بێگومان بەلای منەوە ئەگەر هاوڕێکە باش بێ جاروای خزم دژمنتە کە لە نزیکەوە لەگەڵتە کەسی واشێ هاوڕێتە لە داک و با پێشترە کەواتە وەکو دڵی نیوە بە نیوەیە ئەگەر بێ و هاوڕێکەی دەرەوەت لە بۆت باش بوو بێگومان لە داک و باوک باشترە وشەیە زۆر جوانە گەر بڵێ ینی وشەیەکمان هەیە پێڵێن برادر لە ناو خۆمان بە تایبەت ئێمە هەولێری زیاترە وشەیە بەکاردێن دەڵێن برادەرمانە ئەو برای دەرەوەیە و خزم و کەسانیش برای ناوەوەن دەتوانین ئاوا وەسفی بکەین بەڵێ بێگومان تازە باسمان کرد برای دەر معنای برای دەرەوە خزمەکەش هەر لە خینی خۆتە لە گەشت خۆتە کەواتە هەردووشیان یەک ڕەتکەن بڵێ بێگومان تۆ لە نێوان هاوڕێ و خزم پێت وایە گرنگیدان بە خزم باشتریان بە هاوڕێیان چ جیاوازیەکیان هەیە بۆ تۆ هەردووکیان پێویستیان پێ ینی هەردووکیان پێویستە گرنگیان بە گرنگی بدەی بە هاوڕێ و بە خزم بۆ نمونە لە ماڵەوە تۆ ئەبێ گرنگی بدەی بە خزم لە دەرەوەش هاوڕێیە چکە هەموو کات خزم لەگەڵ نییە و هەموو کاتێکش هاوڕێ لەگەڵ نییە بۆیە پێویست هەردووکیان لە ژیاندا چ بەو کەساناڵی خزم و کەسی خۆی هەموو پشتگوێ خستۆ تەنها کە هەموو ئتیمامات هەموو گرنگیدانی بووە بە هاوڕێکانی بەردەوام لەگەڵ هاوڕێکانی تەنانە سیلێ ڕەحم و بەجێهێنانی ئەم شتانەی هیچ نەماوە نەخێر ئەوە کارێکی هەڵەیە پێویستە مرۆڤ لە ژیاندا هاوڕێ هەبێتن تەن نابێت تەنها پشت بە خزم ببەستیت خزم گرنگە لە ژیاندا بەڵام هاوڕێژ وەکو خزم گرنگی خۆی هەیە هاوڕێ پێویستە لە ژیانی مرۆڤ پێویستە هەموو گەنجێک هاودەمێک و هاوڕێیەکیە بێ طبعا ئارە وەڵا بۆچی گرنگە تۆ ینی گرنگە و هاوڕێتی و لە چی بینیوە تۆ زیاتر لە چ شتێک سوودە لە هاوڕێکت بینیوە وەڵا لە هەموو شتێک لە هەموو شتێک نهێنیە نهێنی پارێزە تو نهێنیەکە جاروی ئەم دڵم توندا بی شخص خۆم تەلەفۆن لۆ دەکەم ساعت چەندی شوێ بدەمە ڕای دۆرەکەم دێتن ناو ماڵی احتیاطی لەگەری دادەنیشم باز دەردی خۆم لۆ دەکەم ئەوش بە هەمان شێوە ئەگە ئەو نەبی مێشکت نەخەوت دەبی نەژیان دەبی ئەوە یەکەم شت دەردەی دڵ لۆی باز دەکەی یان سیقەت پێێتی تاکە هەندێک قسەی لۆی دەکەی ئەو شتانەیە هەندێک شتێ لەکن ناتان لەکن هەندێک شخص کە باز بکرێت ئەتو کە یەکەکە تەڵبژات لە ژیانت دیارە زۆر سیقەت پێیتی
زۆر جارە بینی کۆمەڵی کەسەیەوەنە گرنگی بە هاوڕێدا و ئەوەنە لەگەڵ هاوڕێکانێتی خزم و کەسەکانی خۆی هەموو وەلاناوە چیت هەیە بۆ ئەم کەسانەی کە بە تەواوەتی سیلێ ڕەحم و چوونە لای ئامۆزا و خزمەکانی خۆیان هەموو تەرک کردو تەنها ئیتیماماتیان بۆ بە گرنگیدا بە هاوڕێکانیە ئەخی ئێستەوەی لاتە ئامۆزاتە کوڕەخاڵتە ئەوەکەی ترە هەموو هاوڕێی تایبەت خۆیان هەیە هەیە ئێستا برا هاوڕێنە هەیە برا و برانە هاوڕێنینە بەزەوە لە برا لۆمە زیاتر ئەنی لە خزمی لۆمە زیاترە تێدەگەی ئەم خزمی خۆم پێش گوێ نەخستێ بەس یانی دەچم سەردان شتم هەیە لەگەر یان تەلەفۆناتێ بەس دە زیاتر لەگەرم بی ڕایدا پێویستە گرنگیمان بۆ هەردووکان وەکو یەک بێ یان گرنگی زیاتر بە هاوڕێکانی بدە تۆ وەکو گەنجێک پێت وایە پێویستە خزم و کەسەکان وەلانین لەبەرەوەی کە هاوڕێکمان هەیە بەخوای بوا باش نییە سی هەموو کەس بکەی هاوڕێت هاوڕێبوون زۆر گرانە ئەنیکە کەس سیقەت پێت بوو هاوڕێتی نیشانی کردی ئەوە شەچ زۆر گەورەی لەکنە من نازۆ پێویست ناکەم کەسە بکەم هاوڕێ خۆم بوو تا خزمی خۆم نزیک خۆم بینایکەمە هاوڕێ خۆم یەک شەخسەبی بەسە لە ژیان خزم و کەسیش لایەنی پیرۆزی ئیسلام گرنگی خۆی هەیە دەبی ئێمە زۆر چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکە دەفەرمێ بزەبت فەرمایشتەکەم بە عەرەبی و بیر نایێ بەس ئەو کەسانەی کەوا ناسنە باش بۆنی باش ناکەن ئەوانە کەسیلەی ڕەحم دەبسڕێنن بەڕاستی من لەگەڵ هیچ ئەو هاوڕێیان دانیمە کە دەبن هۆکاری ئەمە چونکە خزم و کەس و کاریش پێگەشتی بەرزیان بەسەرەوە هەیە حەقیقی بەرزیان بەسەرەوە هەیە بۆیە ئینسان نابێت هاوڕێتی ئەو کەسانە بکات کە دەبن هۆی ئەوەی تۆ لە خزم و کەس و کارەکەت جیا بکاتەوە خۆشەویستانم ئەوەی گوێبستی بوون دوو گەنج بوون لە شاری هەولێر کە پێیان وایە هاوڕێ واتە ژیانی مرۆڤ بەبێ هاوڕێ لەوانەیە کۆمەڵێ خەم و خەفەتی بۆ دروست بێت چکە هاوڕێ ڕەوانەوەی خەمەکانە هەروەکۆم گەنجەی کە لە ئێستا لە تەنیشتمە فەرمووی زۆر جار ئێمە بەهۆی هاوڕێکمانەوە دەتوانین خەمەکانمان لە یاد دەچی بە باسکردن و پێگومان مرۆڤ پێویستی بەوە هەیە کە بەردەوام خەمەکانی خۆی لای کەسێک باز بکات وا پێیانیش وایە ئەو گەنجانی کە دوانمان بەشێکی زۆری پێیان وایە خزم و کەسیش گرنگیەکی تایبەتیان هەیە لە ژیانی مرۆڤ دەبێ گرنگی بە خزم و کەس و چواردەورەکەی بدا و نابێ ئەوان وەلا بنێن لەم کاتەیە هەنێک هاوڕێ هەیە لە هەموو خزم و کەسوکارەکان باشترن لەوانەیە تۆ ئێستا بچیتە دەرەوە تۆ شتێکی باشتە بێ هەموو خزم و کەسوکارەکانی خۆت حەسوودیت پێبن پێیان ناخۆشە کە تۆ شتێکی باشتێ بەڵام هاوڕێکت لەبەرەوەی لەگەڵتا هەموو کاتی حەزەکات تۆ لە کات لە شوێنێکی باشتر و باشتر بیت بۆ ئەوەی ئەو شانازی بە تۆ بکە بەڵام خزم و کەسوکارەکەی تۆ ئەگە شانازیشت پێکا لە ژێرەوە جنێوت پێدا بە تایبەتی لەم کوردستانی ئێمە و لە عێراق بە تایبەتی خۆ هەمومان هەستی پێکەین کە شتێکی باشمانە بێ ئەم قسەی لەسەرەکە ئەو قسەی لەسەرەکە تەنیا برادەرەکەتە کە پێی خۆشە و دێ پیرۆزبایی لێکا لە دڵەوە چونکە ئەزانێ برادەرەکەی باش بێ بۆ ئەویش باشە بەڵام خزمەکەەوە بیر ناکاتەوە و هەموو کەسێک ئەوەی زیاتر بەسەر خزم لی بەسەراتوە بەسەر برادرە لی بەسەر ناتەوە برادری باش من باسی برادری خراپ ناکەم کە دەگەلەیەکە دەن و کە شتی ناشین بەرامبەرێکەکان من ئەوەنەی شتە بیسمەڵێن هاوڕێکەی بێوەفا بوو هاوڕێکەم بێوەفا بوو نابینم بڵێ خزمەکەم بێوەفا بوو خزمەکەم حاشەی تۆ ناپاک دەرچوو بۆ ئەوەنە مادەم ینی تۆ ئەوەنە هاوڕێ و پێ گرنگترە لە خزم بۆ کەمتر باسیەوەکرێ خزم خیانەت لە خزم کرد بێت بەڵام زۆر باسیەوەکرێ و تۆڕە کۆمەڵاتێکام بکەنەوە فڕێتی لەو شتەی کاوڕێ خیانەتی لە هاوڕێ کردووە زۆر بە ئاسانی ئەتوانی بیری لێ بکەیتەوە بۆ دەربکەوێت چونکە هاوڕێ من پێتم وت یەکەم جار ئەتوانی بە دڵی خۆت دەست نیشانی بکەیت کە هاوڕێکی باش من باسی ناکەم ئێستا زۆر هاوڕێی خراپ هەیە کە ڕاستە لەگەڵتن لە هەموو کاتێکای بەڵام لە دڵەوە شتێکیان هەیە بەرامبەرن ڕۆژێک دێ دەرێکەن هاوڕێ ناتوانانی سقە بە هەموو کەسێک بکەیت بەڵام خزم کە لە مناڵیەوە لەگەڵێبی تۆ سقەت پێیەتی بەسکە گەورە ئەبی و هەستی پێکەی کە ئەو سقەبوونەی ئەو خراپە زۆر باش نییە چونکە ئەو هەوڵەدا دایمەن لە پێش تۆ بێ نایبێت تۆ بەرز ببیتەوە نالێم هەموو خزمێک کەسی وا هەیە کە خزمی یەکن لەوەیە دووریش بێ بەبەیەک ناژێن هەموو کاتێ بێکۆن بەس خزمی وا هەیە ئامۆزایەتی و ئەچێ لە ژێرەوە شتی ناشینی پێکا و قسەی خراپی پێڵێ بەس هاوڕێی نزیک ئەو شتانت لێ ناخە و خزمی نزیکش ئەو شتان لێ ناخە خزمی باش بڵین یعنی خزمی باش چۆنە لەم کە دڵی باش بێ هاوڕێ و خزم و برا و دایک و باوک وەکو یەکە تەنیا دڵە بۆچی دایک و باوک دەگەل لە تۆ نادەن و خیانەت لێ ناکەن ئەوان دڵەکانیان زۆر بە تۆ خۆشە و دڵەکانیان لە تۆوە دڵەکانیان پاکە بۆ تۆ خزمێکی باش دڵەکانی پاکە بۆ تۆ برادێکی باش دڵەکەی پاکە بۆ تۆ وڵی خۆی ئەگە بیتە سێر ڕاستەکە خزمش هەنێ جار هەیە
یعنی کوڕی پورت کوڕی شتێکە یانی کەسێ نزیکەکانت وەک هاوڕێ لەگەڵ تا بن ئەوە چێتەوە باری یانی بارێکی کە تۆ یعنی خزمەکان لە هەنێ ناخۆشی وا لەگەڵتان هاوڕێکەت لە توانایدا نییە لەگەڵ تا بێ بۆیە لەو کاتەیە خزمش زۆر دەوری هەیە ینی باسەکە خزمش ئەگرێتەوە پشت و پەنایتون چونکە حەز ناکەن بە ناخۆشی تو حەز ناکەن بۆ بەس لە هەنێک کاتشا هەیە خزم پشت لێکە تەوا ئەدسڕێتەوە ینی لە هەموو شتێکە ئەمە بەستەوە بگەێنێ هەم هاوڕێ و هەم خزمیش گرنگی خۆی هەیە بەڵام هەر یەکیان لە شوێنی خۆی بەڵێ بەڵێ ینی هەر یەکە و لە کات و ساتی خۆیدا خۆشەویستانەوەی گوێبیستی بووم پامی بەشێکی وڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆری پێیان وایە هاوڕێ گرنگیەکی زۆری لە ژیانی مرۆڤدا هەیە و ئەوان زۆر بەیان ئەم حەدیثەی پێغەمبەری خۆیان بە بیرێمە هێناوە کە پێغەمبەری خوا دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەیەتی بۆیە سەیری خۆت کە بزانەکەت کردووە بە هاوڕێی خۆت و بەشێکی زۆری پێیان وابوو خزم و هاوڕێ هەردووکیان گرنگی خۆیان هەیە لە ژیانی مرۆڤ دەبێ گرنگی بە هەردووکیان بدا خۆشەویستانم بەم شێوە گەشتنە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارێ پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و ئاواز ڕەسوولی کامێرەمانتان لێبێ تا ئەڵقەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەمنەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ